بەڵێ بەڤی ڕەنگی هون دەبینن کۆمار ئەڤە 4 شەف و 3 ڕۆژە ئالیگرین 8 شابی هەندێک ئەندامێن وان ڕێکا سەرەکەیە کەرکووکێ گرتنە پشتی کو دەنگ و بەڵاف بووی کوێ بارەگەهێکی پارتیە دەموکراتە کوردستانی ڕادستی پارتیە دەموکراتە کوردستانی بکەن وانژی دەمل دەست بە خۆپشاندانێ کرد و ئەڤە 4 ڕۆژە ڕێیا سەرەکەیە هەولێر کەرکووکێ گرتنە و لە دژی ڤەگەڕا پارتیە دەموکراتە کوردستانی و ڕادستکردنە بارەگەهێن پارتینە کو پشتی 16 ئۆکتۆبەرە ساڵە 2017 8 شابی و ئالیگرین وان دەستی خوددانە سەر و گرتنە رازینین کو پارتی وگرید جبر دو سدمانیک دبیجین به وگرا پارتی کواته کرکوک دهت عرادس کرنو هیزا کرد وگریت و کرکوک لو ما او به هیچ رنگ کی رازینین پارتی دموکرات کردستان وگریت کرکوک اکو باجی دتکیا خلک سویل به تایبتی کرد لوی نافچه بگشتی و به تایبتی لکرکوکی و چند روزه حالیوان پشتی 16 اکتبر بخو پریشان بو پریشان تر بووە ڕێسەرەکە یا کەرکووک هەولێرێ گرتنە تڕۆمبێلژی نەچارن دناو کوچە و کۆڵانێن تانک دابچن لەوما ڕێاسی خۆڵەکان گەلێک جارە دەبیتە 2 حتا 3 ژمێرە جگەلەوە ئەمە بە بڕیاری سەرۆکوەزیرانی عێراق بوو بە پێی دەستور بووە لە ڕێکەوتنی دارەدانی دەوڵەتە هەبووە کە بێت سەرجەم پارت و لایەنە سیاسیەکان بە ئازادانە کاری سیاسی خۆیان بکەن بەردەوام لە کارەکانیان بەڵام گروپێکی 8 شابی ڕێگری لەماکەن واتە گوێ بە بڕیارەکانی سەرۆکوەزیرانیش نادەن بۆ قسەکردنی زیاتر لەسەرم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز سرا هاشم مامۆستای زانکۆ شارەزای دەستور لە کەرکووکەوە بەڕێز سرا ساڵتان لەبێت تۆم کاتتان باش هەنگەلێک بخێراتنە کوردستان 24 بەڕاستی کە تەماشای حاڵی کوردەکەی لە کەرکووک دڵت ئازاری دەکا يعني ئێستاوای لێ هاتووە خەڵکی کورد کە خەڵکی ڕەسەنی کەرکووکن زیاتر لە 100 ساڵە لەوێن دەرن ئێستا لەسەر شاشەی تەلەڤیزۆنەکان ناوێرن بە ئازادانە قسە بکەن مەجبورن دەموچاویان بشارنەوە ئەمە کەی حاڵە لوای لێ هاتووە یعنی 30 کەسێک بتوانن وا لە نەتەوەیەکی ڕەسەنی کەرکووک بکەن کە نەوێرێ لەسەر شاشە بە ئازادانە قسە بکە باڵێ لە ڕاستیدا ئێوە ئێمە هاوکاتین لەگەڵ چەند ڕووداوێکی هەنووکەیی چ لە سەر شەقامی عێراقی یاخود لە سەر شەقامی کەرکووک هەروەها گەڕانەوەی پارتی دیموکراتی کوردستان بۆ پارێزگای کەرکووک ئەمەش بابەتێکی دیکەیە ئەمە ئەم بابەتە هاوکاتە لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئێوە وەک دەزانن کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دوایین هەڵبژاردن لە ساڵی 2005 تا ئێستا ئەمە یەکەم جارە ئەم پرۆسە بەڕێوە دەچێت دواتریش بابەتی گەڕانەوەی پارتی بۆ کەرکووک لەسەر بنەمای ئەگەر ئێمە لە ڕووی دیدگایەکی یاساییەوە سیر بکەین لەسەر بنەمایەکی دەستوری و یاساییە گەڕانەوەی ئەو حەزبە ئەویش وەک هەر لایەنێکی دیکەی سیاسی مافی ئەوەی هەیە بەشداری لە پرۆسەیەدا بکات ئەگەر هەروەها بڕگای 13 لە یاسای هەڵبژاردن ماف بە هەموو لایەنە سیاسیەکان کوردستان دەدات کە بارەگەکانیان بکەنەوە بە شێوەیەکی ئازادانە چالاکی ممارسەی چالاکی سیاسی و هەڵبژاردننی خۆیان بکەن لە ڕاستیدا ئێمە دەتوانین ئەمە لە بنەڕەتدا بە مافێکی دەستوری ناوبین و ڕێکەوتنی لەسەر کراوە هەروەها بەرهەڵستیکردنی گەڕانەوەی هەر حەزبێکیش بۆ بارەگاکانیان ئەوە کارێکی ناڕەوایە و نادەستوریە و ئێمە پێویستە باسی ئەوەش بکەن کە حەزبی دیموکراتی کوردستان یەکێکە لە دێرینترین و گەورەترین حەزبەکانی عێراق کە لە ساڵانێکی زووەوە هەبووە و مێژوویەکی دوور و درێژی هەیە لە تەمەنەکەی لە 77 ساڵ زیاترە و پەیڕەوێکی سیاسی دیاریکراوی هەیە سیاسەتێکی دیاریکراوی هەیە دواتریش ئەگەر لە ڕووی مێژوویەوە ئێمە سیر بکەین سەیری کۆنگرەکانی بکەین دەزانین لە یەکێک لە کۆنگرەکان لە ساڵی 1953 لە شاری کەرکووک کردوێتی ئەمەش
مرکێکی دیکەی ئەو حزبەیە هەروەها ڕێگریکردن لە گەڕانەوەی ئەو حزبە بۆ کەرکووک ئەمە هیچ بنەمایەکی یاساوی دەستوری نییە بەڵکو ڕەهەندێکی سیاسی وەرگرتووە و ئاگاداری سیاسی لە پشتە بەڵێ بەڕێسترا ڕەنگە وەرگرتنەوەی یاخود وەرنەگرتنەوەی بارەگایەک بەلای پارتی دیموکراتی کوردستانەوە بچووکترین شت بێت لە بەرامبەر شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لە بەرامبەر مافەکانی دیکەی هەرێمی کوردستان. تۆ باست لە دەستور و یاسا کرد بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بە دەستور بە یاسا بە سیاسی ڕێکەوتنی لەگەڵ حکوومەتی عێراقەیە بەڵام هیچی جێبەجێ ناکرێت ینی چی بکرێت بۆ ئەوەی ڕێکەوتنەکان لە عێراقا و خۆی جێبەجێ بکرێت؟ باڵێ ئێمە هەمیشە من بۆ نمونە ئەگەر باز بکەم من گوتارێکم لەسەر گەڕانەوەی پارتی دابەزاندووە کە باسی ئەوم کردووە کە هەمیشە پابەندی بە سیاقە دەستوری و یاساییەکان بووە پارتی دواتریش ئەگەر هەندێک کێشە هەبن ئێمە ناتوانین بڵێن کێشەی گەورە بەڵکوم دەتوانین بڵێن چەند خاڵێکی ناکۆکی هەن لەسەر گەڕانەوەی پارتی بۆ بارەکەەکانی و بمارەسەکردنی چالاکیە سیاسیەکانی ئەمە پێویستە دەبێت چارەسەرێکی دیبلۆماسی و سیاسی هەبێت بۆ ئەم کێشەیە و دەبینین تا ئێستاش کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغدا چارەسەر نەکراوە ئەمەش کێشەیەکی ئەگەر ئێمە سەیری پارێزگای کەرکووک وەکو پارێزگایەک ئێمە ئەو کێشەیە بە بچووک دەبینین بەڕاستی چونکە یاسا و دەستورێکەیە کە بنەمای هەموو ئەم ڕێکارانەی ڕێک خستووە ئەو گەڕانەوەی حزبێکی سیاسی دێرین و مێژوویش ئەمە پێچەوانەی هیچ بنەمایەکی دەستوری نییە و مافێکی ڕەوایەتی کە کاری سیاسی و چالاکی سیاسی خۆی بکات ئەمەش ناکرێت تەنانەت لەو ڕێگەیەوە نەبێت دەبێت پارتی دیموکراتی کوردستان کۆنتاکتێکی بەهێزی لەگەڵ بنکە جەماوەریەکەی لەگەڵ لەو پارێزگایشدا هەبێت ئەگەر ئێمە بتوانین ئەو کێشەیە چارەسەر بکەین و بگەینە ئەو قەنەعاتەی کە هەموو کێشەکان کێشە چارەسەر نەکراوەکان چارەسەر دەبن لەوانەش موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و پێویستە بۆ هەموو ئەو کێشانە چارەسەری بدۆزرێت. خانمە سرا جەنابێ هەواژی باش دەزانیتن یعنی یەک فاکتەرێن سەرەکەک و ئەمن و ئارامی بتایبەتی پشتی ساڵە 2003 حتا 2017 لە کەرکووکی هەبیتن بە هەبوونا هێزên پێشمەرگەی بوو حتا ڕزگارکردنا سێ چارێکên ئاخا عێراقی و بەشێکی هەری زێدە جوان بە هەبوونا هێزên پێشمەرگەی و بەشداریاوان بوو ji دەست چەکدارên داعشێ وان چەکدارên تیرۆریستên هۆڤانە خلاصکری چییە سەدەم کو ئەف هێزên هەنێسی هیچ کەسێکن هاتنە ڕێکگرتیە ڕێکێ نادەن یانژی پێخۆشنینە پارتی بەگەڕیتە کەرکووکێ ئەو خاڵێن و ئەڤە لە ژێ دترسن یانژی لەسەر ناکووکن چنە؟ بەڕێزم ئێمە وەکو گوتم ئێمە هەندێک بنەمای دەستوری و یاساییمان هەیە بۆ گەڕانەوەی ئەو حەزبە هەروەها ژینگەی هەڵبژاردنش پێویستە ژینگەیەکی ئاشتخوازان نەبێت ئەو ئەمەش دەبێت لەلایەن ئەنجومەنی پارێزگا ئەو وەک ئاماژەشم پێدا ئەماوەی چەندین ساڵە پرۆسەی هەڵبژاردن لەو پارێزگای بەڕێوە نەچووە و ئەگەر ئێمە بڵێین ئەو خۆپیشاندانە ئێمە دەتوانین بڵێن کە ئەم جۆرە بەرهەڵستیانە و یاخۆت کە بە خۆپیشاندان و گردبوونەوە ناوی دەبرێت هەر بەڕاستی ڕوخسارێکی ناشیرنی لەبارەی پارێزگای کەرکووک نیشانی هەموو لایەنەکان دەدات و لەوانەیە ئەمانە من دەتوانم بڵێم کە لەوانەیە ئامانجێکی ئەو گردبووناوانە لە دژی گەڕانەوەی پارتی بۆ ئەجندایەکی سیاسی لە پشت بێت و بۆ شێواندنی و نانەوەی پشێوی بیتن لە ڕووی سیاسیەوە من دەڵێم ئەگەر پارتی ممارەسەی چالاکیە سیاسیەکانی بکات لە بارەگاکانی کۆن خۆیدا ئەوە بە شێوەیەکی ئەرێنی کاردان بەسەر دۆخی کەرکووکدا دەشکێتەوە و هەروەها کاریگەریەکی ئەرێنی لەسەر
ژمارەی کورسیەکانی ئەو کورسیانە دەبێت کە پێشتر کورد لەو پارێزگا لە دەستی داون و وەک من پێشم گوتی ئەمە بۆنانەوەی کۆسپ و تەگەرەیە لە بەردەم بەشداریکردنی پارتی لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان لە کاتێکدا هەموو لایەکمان دەزانین کە پارتی خاوەن بنکەیەکی جەماوەری زۆر فراوانە لە سنووری پارێزگای کەرکووک بەڵام ئەوانە دەیانەوێت ژینگەیەک بڕاخسێنن کە لە گونجاو نەبێت بۆ بەڕێوەبردننی ئەو پرۆسەیە لەو شارە هەروەها پێویستە ئیدارەی پارێزگای کەرکووک ئیدارەیەکی هاوبەش بێت لە نێوان هەموو لایەنەکان و هەموو پێکاتەکاندا پێویستە هاوسەنگی هەبێت و هەموو لایەکیش بەیەکەوە دەبێت کار بکەم بۆ ڕەخساندنی ژینگەیەکی لەبار بۆ بەڕێوەبردننی پرۆسەی هەڵبژاردن و تا ئەم نەفسیەتەش بەم شێوەیە بەردەوام بێت دەرزی نێوان لایەنەکان زیاتر دەبێت و هەمووشمان دەزانێ ئەمە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە چەندین جاریش هەر لەم دیدارەدا من دووبارەم کردەوە کە پارتی حزبێکی مێژووی خاوەن دیرۆکێکی دوور و درێژە و خاوەن بنکەیەکی جەماوەری زۆر فراوانە لە کەرکووک و ناکرێت ڕەت بکرێتەوە بسڕێتەوە. بەڵێ استراتە چەند گرنگە هەر بەم شێوەی کە لە ڕابردووە بۆ تا ئەساش چ پارتی وەک حزبێکی سیاسی چ هەرێمی کوردستانیش بەردەوام لەسەر بنەماکانی یاسا و دەستور مامەڵە لەگەڵ حکوومەتی عراق بکات هیچ ڕێگەیەکی دیکە نەگرێتە بەر تەنها لە ڕێگەی یاسا و دەستورەوە کێشەکانی لەگەڵ حکوومەتی ناوەندی چارەسەر بکات. نعم بەڵێ حقيقة ئەوەی ڕاستی بێت الدستور بە دڵنیاییەوە ڕێگە دەستوریەکان ڕێگە یاساییەکان ئاوا باشترین ڕێگە چارەن بۆ چارەسەرکردنی تەواوی کێشە هەڵپەسێردراوەکان نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فێدراڵ و دواتریش ئەگەر هەندێک خاڵی کە تێبینیان لەسەر هەبێتن لە ناو دەستورە دەکرێت لە ڕێگەی دادگای فێدراڵەوە یاخود لە هەر ڕێگەیەکی دیکە دەتوانرێت و دەکرێت ئەو کێشانش چارەسەر بکرێت ئەو خاڵانش چارەسەر بکرێت بۆیان من وا دەبینم کە باشترین چارەسەری ڕێگای دەستوری و یاساییە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستانی حکوومەتی فێدراڵ بۆ هەموو کێشە هەڵپەسێردراوەکانی نێوانیان. باشە بچ ڕەنگیک و باشترین ڕێگە چارەوەکە هونێن هێژا دەبێژن بڕیا دەستور و یاساییەک و حکوومەتە عێراقی حتا vê dema em têda pêşî û evan jî bi hîç rengekî pabendî destûr yasa û rêkeftina nabîtin rêkeftina herî dawî lê serbûceyê bû di navbera Hewlêr û Bexda û heta niha jî hîç xaleka wê nehatiye cêbecêkirin. بەڵێ ئەگەر دووبارە بکەیتەوە پرسیارەکەت بە باشی تێنەگەیشتم ئەگەر بکرێت. بەڵێ نزانم بەلکی شاشیش تەرجمەی هەبیتن مەبەستا من ئەوە بچ ڕەنگی و هەرێما کوردستانê دشێتن بڕیا دەستور و یاسایە بەرسەوە هەر شاشی و ناکۆکی و ئەوە خاڵێکی هەبیتن و ناکۆکە دنابەرە هەولێر و بەغدایە یان ژی هێزên پێشمەرگە و ئارتێشا عێراقی یان ژی ژلایەکێدی حەشدا شعبی و حکوومەتە عێراقی و پێشی وێ نوکەژی به هیچ ڕەنگێکی پابندی دەستور و یاسایە نابن ڕێکەفتنا دماهیەژی ڕێکەفتنا لەسەر بودجێ بوو جەنابەیە بخۆژی پێشین و کە ئاماژە پێدا و هیچ خاڵێکی وێ ڕێکەفتنا ناوبەرە هەولێر و بەغدای لەسەر بودجێ حتا ڕوژە ئەڤرو نەهاتیە جێبەجێکردن. بەڕێزم ئێمە پێویستە لە سەرمان ئەمە بیر لەوە بکەنەوە کە هۆکاری ئەمە چییە؟ وەک دەزانین هەر لە هەندێک بڕگە و مادەی دەستوردا چەند خاڵێکن چەند واتە چەند هەڵەیەکەن پێویستە چارەسەر بکرێن. من هەروەها لە ڕێکەوتنەکانیشدا پێویستە زۆر بە وردی لە داڕشنەوەی دەستور لە داڕشتنی ڕەشنووسی ڕێکەوتنەکان پێویستە زۆر بە وردی دابڕێژرێن و پێویستە بەرژەوەندی هەموو لایەنەکان لە بەرچاو بگرێت. بەڵێ بەڕای من هەندێک هاڵای گەورە و گەورەی شاراوە هەن لە ناو ڕێکەوتنەکان و لە ناو دەستوریشدا کە
ناتوانین خۆمان لە ڕاستیەکەی بدزینەوە بەڵام ئەوەی من دەڵێم مەبەستم ئەوەیە کە پێویستە دەستور بکرێتە بنەمای چارەسەرکردنی کێشەکان نێوان هەولێر و بەغدا بەڵام ئەوەی جێبەجێکراوە جێبەجێ نەکراوە ئەوە من قسە لەسەر ئەوە ناکەم بەڵام ئەوەش دەزانم و چەندین جاریش دووبارەم کردەوە کێشەی زۆر و هەڵی زۆر لە ناو دەستوریشدا هەن سرا هاشم مامۆستا زانینگەهێ و شەڕەزا دەستورێژی کەرکووکی گەلاک سپاس سپاس بۆیەوە